ڕۆژی حەشری سەرەتانە ئێرە. ئەو خەڵکی لێرە هەموو ئەوەی کە لێرێ توژبووە سەرەتان ئەی تەمان ئەوەی هەمووی گەنجمان زۆر زۆرە زۆر ڕۆژانە 140 نەخۆش زیاتر لێرە عیلاج وەرەگرن. ئەوە یەک دوو سێ بوو بە چوار هەموو عالم بێزار لە بۆنی هەولێر. 4 نفر لعائلة ما سرطاني. خدا ئاگات لەو عەبدە بێت. لە سلێمانیم چۆن بوو بە دوواداچۆنی نەخۆشی سەرەتان. هەموو ئامار و ئاماژەکان پێمان دەڵێن ئەم نەخۆشیە بەرەو هەڵکشان دەچێت. مەبەستم بۆ بچینە نەخۆشخانەی هیوا تایبەتە بە نەخۆشیەکانی سەرەتان. هەرزوو چاوم بە دکتورە گەنجەکەی سەرەتان کەوت. ئەمە دکتۆریات نەقشبەندیە ئەو بەڕێوەبەری نەخۆشخانەکەیە بۆی دۆخەکە بزانین یەکسەر چوونە ناو نەخۆشەکان. ئەوەی نەمویست ببینم یان تەسەورم نەدەکرد ببینم دوجار بینیم. ئەو خەڵکی لێرە هەموو ئەوەی کە لێرێ توژبووە سەرەتان ئەی تەمان هەمووی ئەوەی کە تۆ لێرەی بینی تەوانیان بۆ فەحساتۆ ئیمڕۆ مۆعیدێتی یان عیلاجی هەیە یانە بە پزیشکەکەی بیبینێتەوە توژبووە ناوەڵا خۆ ئەوەی بینی توژبووە بە لەوە مرافقێکی لەگەڵ بێن دوو مرافقی لەگەڵ بەڵامەوەی کە تۆی بینی ئەوەیە. ڕۆژی حەشری سەرەتانە ئێرە. نێشتا و نۆنەی کیمیایی بەخۆ ئەبێ هاوکاری مارکت بەسەر چەند کیمیای پێ؟ ئەوە 74 ئەی کەیەوە ئەمە هی ئەمڕۆ قایمەیەکی ترە لە ژووری دەوە ئەمەش 14 کەس. ئەو 74 کە ئەمڕۆ توش بوونە قایمەی ئەمڕۆی ناوانێ مەعیدیان هەیە مەوعدیان هەیە 74 نەخۆشمانی لە قایمەی ئەمڕۆیە عیلاج وەرەگرن عیلاجە تر تقریبا نوانێت 4-5 عیلاجەوە باقی عیلاج ئەمەشمانەیە ئەمە تازەکانە 12 کەسە 12 و 14 و 74 دواتر جەماتەکەی تازەکانیش ئەمەی کێ بوو؟ ئەوەی ئاودادە بوو. پیر گەنج ژن پیا و منداڵ هەر هەمووی تووشی ئەم دەردە گرانە بوونە. ئەوان دانەوێت بژین بەڵام لە هەمان کاتدا سەرەتان لە نێو جەستەیاندایە. هاتوون قورسترین دەرمان بۆ دەردەکە وەربگرن پێی دەڵێن کیمیایی. ئەم نەخۆشیە ئەوەندە دەردێکی گرانە هەندێک جار بە لێدانی کیمیاییش چارەی نییە. کام دەرگا و کام بەشی نەخۆشخانەکە بەسەر بکەیەوە نەخۆشی زۆرتر دەبینی. ئەوانەی لێرە چارەسەر وەردەگرن هەز دەکەی هەندێک تەمەنیان هەیە. دکتۆر تریفەت جەلال سەرپەرشتیاری قاوەشی پیاوانە دەڵێت ناوان نییە توشبوونی گەنجان بە سەرەتان زۆر بووە زۆر.
ڕۆژانە ئێمە بمەعەجەلم لەناو قاوشەکەی منە نزیکەی ئەچینە 50 بۆ 60 خۆشی کیمیایی وەرەگری بەس ئەم قایشە یان ئەو بەرێت لانا ئەو بەربەجیا عیلاجی هەیە بەس لای پیاوەکان بەڵێ بەس لای پیاوەکان زۆرکان سەر بە 70 ساڵ ئەگەر بین لێرە سەیری سترێکیان بکەین ئەمان دەبیان کیمیاییان وەرگرتووە وا بە ئۆڵد ئەیج دەرەکەون ئەنی کیمیاکەت پیر دەکات ئەو حاڵەتانیان هەیە ئەگیلا لە 6 ساڵتیایەتی خوار 6 ساڵتیایەتی ئێستا زۆرتر گەنجەکان بەتەمەنە وەڵاهی گەنجمان زۆر زۆر بووە ئێستا بۆ لە کێواوە گەنج زۆر بووە وەڵاهی ساڵانە هەر هەبووە بەڵام 1-2 ساڵە بێ ینی گەنج ئافرەت لە پیاو زۆرتر تووشی سەرەتان بووە ئەم بەشە پڕە نەخۆشکەوتنی ئافرەتان بە سەرەتان ئەوەندە زۆرە هەیە بە 5 کاژێریش نورەی وەرگرتنی چارەسەری کیمیایی بەرناکەوێت ئەڤین ئەنوەر پەرستاری ئەو بەشەیە بەراوردێکی خێرای نەخۆشیەکە لە چاو 5 ساڵ پێش ئێستا دەکات کە 2 هێندە و زیاتر زیاد بووە ڕۆژانە چەند تقریبی ڕۆژانە 140 نەخۆش زیاتر لێرە عیلاج وەرەگرن بەس ئافرەت بەڵێ نیو کەیسیان هەموو لا نیو کەیسیشمانەیە تر ئەگۆڕێ بەپێ ڕۆژانە چەند کەیسمانە کەسی نوێ بۆ چەکەوانێ کتێبەکە لەسەر نووسی لەسەر دەفتەرەکە با چەکەین ئەوە 1 2 3 ئەوە 3 ئەمڕۆکە بەڵێ بوو بە چوار ئێستا بوو بە 4 ئەمڕۆ 4 نەخۆش ئەمڕۆ 4 نەخۆشی تا ساعت 12 تا ساعت 12 4 نەخۆشی ئیترە گۆڕێ ڕۆژێ زۆرتر ڕژێ کەمترە عنی شەر زۆرتر بێ دەکات 100 پێ و بڵێم ئەمڕۆ دەنەخۆشمەیە یا ئەمڕۆ دوانم هەیە تە ڕۆژەیە زۆرمانێ ئەگات تا ڕۆژە بە تا دە ڕۆشتووە نوێ کەیس یعنی کەسی نوێی خەڵتوش بەڵێ بەڵێ ئەو بەس لێرە بەس بەشی ئافرەتان بەڵێ بەس بەشی ئافرەتان ئەنی زۆر بووە بەگشتی بەڵێ 4 ساڵانە بەڵێ من لە 2007 لەم قاوشەم بەڵێ لە 2007ەوە پار و پێرار زۆرتر بوویان ئێستا وڵای ئەگۆڕێتە بە پێی ساڵان بەس ئێستا نەخۆش هەڵی ناگرێ قاوشەکە توانای نەماوە ئەوەندە زۆر بەڵێ جارانێ قاوشەکەمان کەمتر بوو یعنی نەخۆش چەند تەختان زیاد کردیە جاران حەڤەمان هەبوو ئەستا 34مان هەیە حەبز ئێستا 34مان هەیە بەڵام تو ئەمە حسابکە 4 سایکڵ نەخۆش لەسەر عیلاج هەڵی وەرێک دێت هەڵەسێتەوە ئێستا بۆم 34 ڕۆژەیە ینی کەمترین نەخۆشە بێت 120 کەمترین نەخۆشە ئیسە سەری 140 حسب ڕۆژەکانە بەتابەتی ئەمڕۆ ڕۆژێکی قەرەباڵغە لەوانێ تا 160 بڕوە فی دوو بووە ئێستا زۆر زیاتر بوو لەبەر زەربی دوو بووە ناگرێ قاوشەکە هەڵی ناگرێ فریا ناکەی نەخۆشەکانە بە بۆستن چاوەڕێکن تا شوێن چەند ساعت وەستێت حتا سرەی دەگات پێ وڵای سەر ناوان نووسیوە ساعت 4 عیلاجی بەرەکەوێت 5 ساعت بەس بۆی کچە سەر بێدەکە عیلاجی کرد شوێنەکە زۆر شوێنی ئێوە بچووکە نەخۆش لە دەرەوە دانیشتووە شوێنی نییە بچێ عیلاج زۆر بگرێ لە ژوورێن خەڵک تەخیرە بێ زۆر حەقا شتێک بکرێ نەخۆش زۆرە حەقا شتێک بکرێ شوێنەکە گەورە بکرێ بۆ ئەوی خەڵک زۆر عیلاجی بەربکەوێتن ئەنی پێشترەوە بچووک بۆ بەشیان نەکرد ئێستا بەش بەرەوەی نەخۆش زۆر زۆر بە شوێنەکە بەشیان درۆژە بەر نەکەوتووە ئەی درۆژە هاتووە لەگەرمیان بەر نەکەوت نەوەڵڵ جارە زەرجەکە تا چاوەڕێمە ئەوەندە نەخۆش زۆر بوونە کیتر لە خزمی تۆ توش بوون هەبووە ئەی وڵا هەیە کێنیت ئایلە هەیە نەخۆشیتیانە بێ سەرەتان موسیبەتە گەورەکە لە منداڵانە تەمەن و بەراەتی ئەو منداڵانە بەرگەی شێرپەنجە ناگرێت لێرە وەک دکتۆر ڕۆژان بۆمان باز دەکات توشبوونی منداڵان زۆر بووە
دکتۆر ئێستا زۆر بوونە ینی توشبوون زۆر بووە وەرگرتنی عیلاج لێرە چۆن زۆر بووە لە چاو بکەی لە چاو چەند ساڵێک پێش ئێستا مناڵان زۆرترە لە مناڵانیشە عادەتەن شێرپەنجەی خوێنمان زۆرترە هی منداڵان شێرپەنجەی خوێن ڕۆژێ چەند نەخۆش لێن لێرە عیلاج وەرگرتن دیاریکراو نییە بەپێی ڕۆژەکان معدل بڵین لە تقریبی حوت بێتمان هەیە بەم حوت بێدە ڕۆژ هەیە 145 نەخۆش بەڕێ ئەکرێت هەموو ڕۆژ تقریبا تقریبا ڕۆژ هەیە زیاتریشەکە بەڵام ئەمە ها بڵین نەخۆشی نوێ چەند دێن تقریبا ئێستا ئەمڕۆ بەس لەم ڕۆیان نزیکی سێ نیو کەیسمان هەبووە سێ نەخۆشی تازەمان هەبوو کە ئەمڕۆ بەحسیان بۆ کرا و تەشخیص ئەکرێت کامیانە نوێ ئەمە نوێ خەڵکی کەرکووکە سلام علیکم سلام خۆشخوای بنێن انشاءالله ئەوەی کەم جارت بینن نەخۆشخانە جاریتر هاتووە لە کەرکووک زەرعی بۆ کراوە بە زەرع تەشخیصێکی پێمان وتراوە بەزەم ڕۆ بە فەحسی مۆخ ئێمە تەشخیصی تر قەراری لەسەرین ئەستا قەراردراوە کامە شێرپەنجەی هەیە بەپێی زەرعێکی خۆیان بڵێ بەڵام بۆ تەکیدی خۆمان بۆی جۆرەکەین بڵێ دەبل چێکەکەینەوە بە فەحسی مۆخ عیلاج جەمانە هەیەوان هەبووەکەوە عیلاج بووە چارەسەر بۆ تێپەڕاندی عیلاجێک هەیە ساڵا چەندی چاکردنەوە تقریبی بەپێی نەخۆشیەکەیە هەمانە لە سا 70 بۆ 80 چاکردنەوە لە 85 شەو هەمان ئەنجامی پشکنینی شێرپەنجەی سەنات دەرکەوت دکتۆرە ڕۆژان پێمانی گوت لە جووری توندەکەیە ئێستا چارەسەری کیمیایی بۆ دادەنێن دکتۆر شاڵاو حەمەعەلی دکتۆری سەرەتانە لە نەخۆشخانەی هیوا ئامارە ترسناکەکانی توش بوون بە سەرەتان باز دەکات لە بەشی ئێمە شێرپەنجەی گەورە ساڵان 20 نەخۆشمان هەبووە لە بەشی شێرپەنجەی تازیان پێوتراوە تازە ئەمڕۆ تازە نێراون بۆ هیوە یعنی ئەمڕۆ 20 نەخۆشی شێرپەنجە تشخیص کراون نێراون بۆ هیوە بەس ئەمڕۆ ئەمە بە شێرپەنجەی هەموو ئەندامەکەم ئەمەیان شێرپەنجەی خوێن و لیمفەگرەکان ئەمە شێرپەنجەی مناڵە 8 ینی تا ئەم دقەیە 29 کەیس تاوەڕدەوان زیاد دەبێت ئەوەرە نەتیجەکەی وەرەگرینەوە ئەی باش بەسەرچە لە 2007ەوە لەو کاتەی ئەم نەخۆشخانە بووەتەوە تاوەکو 24/1/2024 101,000 کەس وەک تۆشببووی سەرەتان تومارکراون. پێشڕەوغەنی 65 ساڵە تازە تووشی ئەم دەردە بووە. دکتۆر شاڵاو وردە وردە دەیەوێت پێ بڵێت دەبێ قبولی بکەیت. سەرەتا هەم پێشڕەو نەخۆشیەکەی لە منداڵەکانی شاردۆتەوە هەم منداڵەکانیش زانیویانە و لە باوکیان شاردووەتەوە. ئێستا لەوانێت زۆر کەس وازانێ کە جگەرا خوا بەس بۆ سیەکان خراپە سەبەبی ڕئیسی شێرپەنجەی میزەڵان جگەکە یعنی تاقە سەبەب کە یەکەم جان پۆلێنی بکەین بۆ شێرپەنجەی میزەڵان لەو چ تەوەقعی نەکە بڵێ ئەمە چێتە سیەکەتەوە تاکە سەبەب کە زۆر زۆر ڕئیسی بێ و لە سە بڵێن دیاریکرابێ ئەمە سەبەبی شێرپەنجەکەی جگەرێ ئی میزەڵان بێجگە لە سیەکانەوە باز ناکەین لیان شارد چوم کە هین زەرعەکەم بۆن گرتەوە تەوان خۆم خوێنمەوە سیر کردومانە زانی بچکە سەرەتانی تایە ئەمە غودەیەکی سەرەتانی تایە ماڵەوەم لەگەڵ هەبوو هیچ قسەم نەکرد تمەس ئەمە کوڕەکان بۆمانە هەمویان دەزانن کە شتێکی وا هەیە بەس قسەیان نەکردو بەس من خۆم زانیم کە زەرعەکەم وەرگرتەوە سێری نەتیجەکە بکردانی میتروتم ئەمە خۆی زانینەکە بۆ خۆی زۆر باشە ئەو کاتە تۆ خۆت ئەو شەڕەکە زای کات تا سەرەکە ئێمەش هەموو نەرواڵی ئەڵێن هاتووە و شەڕی لەگەڵاکەین هەموو پێکەوە ئەتە بزین کامان سەرەکە ئەوە لە جارەوە چگارەکەی فرێنە ئەوە فڕەماندا ئەوە سیلاحەکەی ئەومان پێ دەڵێ بمبینەوە وەڵا خۆی داواکە بەزەڵم نییە ئەڵم نەماوەتەوە چی دەکە چەند بەرگەیەگری وڵا تا ئێستا هەر بەرگەم گرتووە بە خیاڵشمانە
کاتێ نەخۆشخانەی هیوان بەجێهێشت لەبەر دەرگا شێوانم بینی لە هەولێرەوە هاتووە پێی گوتراوە دادەگیان دەردەکەی تۆ بە شێرپەنجە ئەوەندە قورسە نەک لە کوردستان لە عێراقیش چارەسەر هەر نییە زوو لە خەمی خۆت دابە چارەسەری تو لە دەرەوەیە لا بشي قرقة علاج ابو؟ علاج ابو هتاسه بس ليه بأملم كو لبروي بأملم ليه وعمليات اللي ناكله نقلب كردستان هم عراق ناكله إلا دروي وبعد بالله بينراو جيشناوان جامعي بالله كأم جورا نشترجريا لسنتري من ناكره تنانت العراقيش العراق پێویستە بە سنتەرێکی زۆر تایبەتمەند هەیە لەو بارە لە ڕووی ئامێر و چاودێری کە بەڕای ئێمە باشترین شوێن بۆ چارەسەر لە ئیتالیا ئاوی نەخۆشخانەکەشی وتووە جا چ دەکە ئێستا؟ وڵایجا ئێستا چاوەڕێ ڕەحمی خوام و هاوکاران خدا ئاگات لەو عەب دەبێت ئامین ئامین ئینشاڵڵا بۆ هەموو نەخۆشانەی ئێرە لەگەڵ من و جەمیعی موسڵمانی ئینشاڵڵا ئەنجا لەگەڵ عایلەی خۆت قسەکەی ئێستا؟ بەڵێ پێڵێ وەزەکە باش وڵات دەبێ ئێستا بچمەوە بگرەوانیش دڵتان کەم بەخۆمەوە بەس هەر قایم زیرەک دیاری بەسەبێت ئەلحەمدوللا زۆر شکر لە هەر 41 خولێکدا کەسێک لە هەرێمی کوردستان تووشی سەرەتان دەبێت ئەمن دکتۆر نیم بەڵام ئەم کەش و هەوایە پێمان دەڵێت هوکارێکی سەرەتان و چەندی نەخۆشی دیکەی کوشندەیە دکتورەکان بە منیان گوتووە سەرەتان ئەگەر نەگەشت بێتە نێو ماڵەکانمان ئێستا لە بەر دەرگایە شتێک لە سەرەتان دەزانم خوشکێکم بوو ماوەی 3 ساڵ تووشی ئەم دەردە بوو هەر بەوە جوانە مەرگی بوو بویە دەزانم ڕوو لە هەر ماڵێک بکات چەندە موسیبەتێکی گەورەیە ڕێ لە سەرەتان نەگیرێت ئەو دەمانگرێت من هیویدار ئەحمەد موسیبەتی سەرەتان هێشتا ماویەتی و بوتانی باز دەکەم ئێرە هەولێرە ڕەنگە دۆخەکەی لە سلێمانی باشتر نەبێت لە ژێر ئەم پەردە ڕەشەدا بەشێک لە نەخۆشخانەکان پڕن لە چێروکی شێرپەنجە تەنیا لە نێوان ساڵانی 2022 و 2023 ڕێژەی سەرەتان 36.5% لە هەرێمی کوردستان زیاد بووە. دکتۆر ڕابەر منتک پزیشکی تاقیگەیە هاوکاری ئێمە دەبێت پشکنینی خوێن دەکەین کە کێ معەڕەزە بە سەرەتان. چوینە ڕێگای گوێر لە گوندی لاجان لاماندا هەر کە داخلی گوندەکە بووم هەر کەسێ قسەم لەگەڵ دەکرد دەیگوت لەم گوندە توشبووم بە سەرەتان زۆرە هەر بەو دەردەش گیانیان لە دەست داوە وازە گوندیانی خرۆبە قورآن گیانچێکیمانەوە خاستێ ئەوێت تۆش بێ دەچێ بێت ماڵی هونەر تەوفیق یەکەم ماڵە پشکنینی خوێنیان بۆ دەکەین لێرە گەورە و بچووکیان باسی بوون و دووکەڵی پەڵاوگەنەوتیەکان دەکەن ئێستاوە ئافرەتی خێزانمان وەرگرت منداڵێک شۆرەگرین باوکیشیان وەردەگرین ئەوە دەتا عایلێک بێن ڕپرزنتی هەموو گزارش لە عایلەکە دەکاتن لە شوێنەکە دەکاتن دواتر چین لە شوێنشتی ژوەر دەگریت ینی ئەو منتیقەیە تقریبان گزارشتی لێ دەکات کە چەند کەس لێرکانە خوێنەکانیان چۆن دەبی تەشخیصی بکەی ئایا لە خوێنەکەی پشکنینەکە بەدەری دێخیت بڵێ ینی شخصێ هیچ عیبی نییە هیچ مشکلێکی نییە بەڵام کە فەحسیلۆ دەکەی لەوانەیە زۆر مەشاکلی بەدەر دەکەیت چوینە ماڵی بەهار چێروکی تاڵی هەیە لەگەڵ نەخۆشی سەرەتان
سێ کەس لەم ماڵە بەم نەخۆشیە گیانیان لەدەستداوە. پشکنینی بەهار و خوشکی وەردەگرین. چی و چیتەوە فۆتترینە؟ لە کوڕێ من 18 ساڵی سەرەتانێ؟ بەڵێ خایسۆ من و دشەکەمژی سەرەتانە سابسێ سەبەبە شریکای بە شریکایی چ ژیان و حاڵ و هەزمەنە. پەڵاوگەکان تەنیا چەند سەد مەترێک لە گوندەکە دوورن. بەبێ ستانداردەکانی ژیان پەڵاوگەکانی نەوت دەبێت لە ئانی کەم 2 کیلومتر لە شوێنی نیشتەجێبوونی مرۆڤەکان دوور بن. ئەوەی لێرە دەبینێن 100% پێچەوانەی هەموو ستانداردەکانە، نەک هەر ئەوانەی هەم بەردەوامن. بگرە هەموو ڕوژێ پاڵاوگەی نوێدا دەنرێن. دەچینە سەر ڕێگای کەرکووک، خۆشتەپە تێدەپەڕێنین. لەوێش پاڵاگەنەوتیەکان زۆرن، بەبێ پلان لەسەر ڕێگا گوندێکمان بینی لە نێوان دوو پاڵاوگەی نەوتیدایە. هەر ڕێگای ئەوێمان گرتە بە. عارەف حەسەن لەگەڵ نەوەکەی لە نێو گوندی سێنارە بینیمان. هەرکە پرسیاری سەرەتانی لێ دەکەم، وەڵامەکەی یەکسەر ڕامان دەگرێت. ناچارم دەکات لە ئۆتۆمبیلەکە دابەزین. سەرەتان تێرەکوانە؟ وایەک دەقا حاجی گوندێنگو لەکوێ؟ ئەوە هەر بەو زادەی داخڕوە زۆر جوور نییە. ناوی چییە؟ گردەسۆر. گردەسۆر بەرێ وتت زۆر توش بوونە گوندێنگو. ئارێ وەڵا ئارێ وەڵای لەو فەتەی چەند کەس 1 2 3 4 وەڵای وەبزانم یان 3 یان 4 ئەمری خۆیان کردیان بەسەرەتانی. ئارێ وەڵا ئەوە لە گوندی ئەوان دکتۆر ینی نزیکن لە هەردوو لە هەردوو شوێنن لە هەردووە ینی ئەو تاسیری هەیە گەر ئەکی دیار دەکات. هەشت کەس پشکنینمان بۆ کرد. دەبێت چاوەڕێ ئەنجامەکان بکەین. پاوەکو ئەنجامەکان دەردەچن چۆینە نەخۆشخانەی نانەکەلی لە هەولێر. یەکەم نەخۆشخانەی سەرەتانە لە هەرێمی کوردستان دروست کراوە. لێرە تەنیا چارەسەری شێرپەنجەی خوێن دەکرێت. بە پێی زانیاری پشڕاستکرا و تەنیا لەم نەخۆشخانە ڕۆژانە 3 تاوەکو 5 کەسی نوێ وەکو توشبووی سەرەتانی خوێن تومار دەکرێن. ڕێگە نەدرا تیمی بەرنامەکە بچێتە نێو نەخۆشخانەکە. لێرە مەجلیسی شوکبوونە لە توشبوونی خەڵک بەو نەخۆشیە. تازە دکتۆرەکان بەم خێزانەیان گوتووە کچە 18 ساڵیەکەی ئێوە تووشی ئەم دەردە بووە. چۆن زانیتان توش بووە؟ بەخوا ناینزانی هەتا بەری 6 ڕۆژە کەوت و لە ماڵێ بردی ناکرێ لە ئاکرین هینا ئێرە دکتۆرە پشتینجی بردینەکن ئەحمەد مەشهەدانی ئەو زانی بوتێن. ئارێوە ناخۆش بوو کە زانیوتان وەڵێ پێی ناخۆشە بەس تشتێک بی ئیلاهی بیتن چین پێچەیە تشتێک بی دەستهڵات ئیلاهیە. زۆرن لە ژوورێ؟ بەرێ وەڵی نەخۆش تەکە زۆرە گەلک زۆر حاڵەتێکی گەلک زۆر گیان سپیر منداڵ هەمووی تێدا. باشە لە ژووری 20تانە خەڵدەڵێ لەسەر چیام خەڵکام و زۆر توشە بێ؟ وەڵی کاکی ویدار ئەمە هەندی بزانین معلوماتین هەبی لەو خواردنەیدا خواردن لە مەعجوندا لە مریشکدا لە زەیددا لەو نەوع موادی غیداییدا لەو کەش هەوایش کەش و هەوای ئەو مسفای بەر هەولێری بەخۆی شەمار هەوای شەمار ژێ دێ لەسا هەولێری سبەینا لێ ڕامینە بزانێت داخوات چ دنیا خراببوونە لە سەتەمێ ئەو ئەگری خراچتە ناو سێ بەشەرە بەشەر تووشی حیلەتە بی پوشی ئەو سەرەتانەیە بی وەرە بام چینێت سواری ناو تۆمبیلێوی ناو مەسفیە ئەکە 10 دقیقات خۆت پێ ڕاگیریە برێ وەڵای حاجی مخالفت کرد نزیکە 5 ملیۆنمان چۆ بەردە فەحسا هەنجی بیدایەتێ ئەوە تازە 6 ڕۆژە بیدایەتە بۆچی دەخوانێ خۆ فرودیە؟ تو باشی خێرە کێتە نەخۆشەیە بچکرد من نەخۆش دەخوانی خۆشی فرودیە؟ خۆنی ساوەرە و ماچما باش بووە نوکە؟ باشترەکە پەحساف کرد عیلاج بووە چارەسەر بووە؟ شتا مۆی چەند توێ حتا نوکە؟ خۆدێ
عندي بيجيك چند؟ خودی نوع 10 سال دفترك دو دفتر؟ نه پدر اول 6 ساله 6 ساله يعني علاج كردن بردام زانیاریمان هەیە خەڵ لە نێو هەولێر خانوەکانی خۆیان دەفروشن دەچن لە دەوروبەری هەولێر دەژین لە فولکەی زیراعە لە شاری هەولێر نووسینگەی عەقەرات هەیە ئەم فولکەیە 4 گەڕەکی هەولێر پێکەوە دەبەستێتەوە دەچینە نووسینگەی زانافارس لەوێ هەر کە پرسییم ڕاستە خەڵ لە بەرژینگە لە ناو هەولێر دەچنە دەرەوە بیستومە خەڵک ئێستا لە ناو شار کەمتر خانیەکرێت چنە دەرەوەی شار کاکزانە کۆیە وەڵا زیاتر بەحسی ژینگەی دەکەن خەڵک چۆن دەرێ هەوا پیس بووە ناو شار هەوای زیاد خاستن گەڕک لە گەڕکی فەرقی هەیە چەند لۆ لای نەورۆز و بۆ لای مووسڵ بڕۆی ڕێگای مووسڵانە پیسدا ئێستا خەڵ ئەڵێ ناو شار پیس بووە هەر لە خۆیەوە یان هەوە کاوەندە خەڵ باس ئەکاتن یان خەڵ شعوری پێ ئەکات شعوری پێ دەکات چەندە چێ قسەخانەی نانەکەری تەماشا دەکەی لە چەند سەعاتە چی توشبۆکی سەڵەتانی دێتە ژۆرێ شێر پەنجا بینوتانیان هەراو بیستوان بەڵێ ئەوانەی کە مشتەرەکانی خۆم دێنێرە کاک حەسەن هەیە کوڕەکەی توش بۆ 3 ساڵە خەریکی یەکەچان ئەی ڕۆژێ حەسەن مشتەری تۆ لێرە بەڵێ یەکچان 2 ساڵ و نیوە منداڵەکەی معنە هەر شیری خۆی بەس شیری داچی دەخوا نەگەوناونا تیشی نەخواردێ ماشەڵڵا توش بووە توش سەرەتان بووە یەکچان کوڕی برای وەیە خینیشان گۆڕی لە تورکیای ڕۆژێ کوڕی برای ئەو برادەرەیە کاک حوسێن ماڵتان لە ناو شارەیان لە ناو شارێ ئێستا کۆ کوڕەکەت باشە الحەمدولillah چۆن باشە ئەمە دەبوو چاوت ئەو هات تێک چۆ لەبەر کوڕەکەت طبعا پیر بوو ئەوها نەبووە ئەو زەماعەت پێیان مال هەشتەوەیکی ئەبی پیر بوو باشە ئێستا وەڵای بەس قەلبی بڕەک ئەوها سۆر بوویتەوە پێش قەولە لی بەمەوە تورکیا زانم تەماشایەکی بکەنم ئەوهای لێ هاتی ئێستا ئەوهای لێ هاتی ئاساییە ببینم بینەروانیە دەردەکە قورسەوانیە وەڵا لە عەزابێکدا بوو ئیلا ئەگەر خوا کێ ئاخر جار هاتووە لە ناو شار ویستێتی خانووی خۆی بفروشێ بچنە دەرەوە لای تۆ برادەرەکەم کاک تەحسین هەیە حامیە مالیاندا وزام نەورۆز و ئەولایە گۆتی شەوان هێواران وەرە مەنتیقەی مەزیاتر ئاسمانەکەی ڕەشە ئێستا کاک قسە شێگەت بکەین کاک تەحسین باشی باشی برابژیت سەلامەت بین ئەمە لە ئۆفیسی کاک زانای ناهی کڕین و فروشتنی زەوی و خان و شقە و ئەو بابەتی عەقاراتی بیستومان جەنابەت خانووی خۆت دەفروشی یان بەجێ دەڵی دەچیە دەرەوەی شار لەبەر بابەتی ژینگەی و پیسبوونی هەوا وایە بیئە زۆر پیس بووە لەو مەڵقەیمان چی پیس بووە؟ بیئە زۆر پیس ینی بەڕاستی چۆن پیس بووە چۆن دەزانی پیس بووە؟ دایمەن بۆنی شەوانە خاستن بۆنی زۆر ناخۆش دێ پیسی وای کردووە خەڵکەکە دێسادوە هەموو ئەڵێ بیفرۆشین بچینە دەرەوەی شار هەموو یەک لەوانە خێزانی من ئەڵێ با خانەکەمان بفرۆشین بچینە دەرەوەی شار تەلەفۆنی بۆ بکەین ئێستا؟ ئێستا نازانم احتیمالە کابکەم قسەکەم لەگەڵی بۆ دەیەوێ بچیتە دەرەوەی شار لەبەر مەناخی پیس بووە ماڵتان لەکوێیە؟ لەسەر ئەم جادە 40 مەتریە لەم ڕووکنەوە دەماڵ حساب بکە ماڵی بن قەدریا خانم مەرحەبا لۆ حەز دەکەی خانووی خۆتان بفرۆشن واللهی خۆت دەزانی ژینگە چۆنە ئێستا اینجاوە بەس پێشنیاری جەنابتەیان باوکی منداڕانیش قبوڵیەتی ئەو پێشنیاری هەموو عالەمەیە ماڵتان لەکوێ؟ لەگەڵ سەید نووری چووینە ماڵیان ئەوە بە تەلەفۆن قسەمان کرد لەگەڵ تۆ قەدریە خانم بینی ڕووبەڕوو پێم گوت بۆ لێرە دەتەوێت بڕۆی دەڕۆن لێرە؟ وڵی ئەوە نایە ئەگەنا من دەڕۆم یعنی بچیە گوندێکی بژی لە لای ئێستاڵێ سەید ناهێڵتن سەید ڕازی دەبێ؟ ڕازی بووم ئەم ڕۆژ ئەی ئەو خەڵکانە ئەوان چ بکەن ئێوە ئێستا نەفسی هەرێک دەوێ خۆی ڕزگارکە مقاومەی زیاتر هەیە مناحی هەیە من پیرم ئێستامانەوێ حەسم بکەین دەڕۆن یان ناڕۆن سەید قەراری نهاییمان نەدا قەدریە خان ئەڵێ قەراری نهایی داوە تۆ بچی؟ ئەم قەراری من لەسەر قەراری ویە ئەو چ قەراردا؟ جارێ ئەڵم ڕاوەستین هەتا زروفی
مالیمان باشە بێ لە سەتا نۆی پیسە کو دەزانینەوە ئەمن کیمیامە ئەمن دەریسی کیمیامە پێمەشان نسبەی سەرەتان چەند زۆر بووە لە سەتا 150 لە کوردستان لە سەتا 150 خەڵکی خزمی تۆ خەڵک هەیە عائیلەی مە سێ چارێک سەرەتانیانە سێ چارێک سەرەتانیان 4 نەفەر لە عائیلەی مە سەرەتانی لە تەنیشت ماڵی سەید نووری نووسینگەی عەقەرات هەیە دەسان گۆ عەقەراتانە چەند خەڵکە لێراڵێ لەبەر پیسی ژینگەی ماڵی خۆمان هەموو عالم بێزار لە بۆنی هەولێرەکە هەولێر بۆنی وتێتی ماڵی خۆم دەفرۆشم لێرە دەچمە دەری لەبەر پیسی هەیە زۆر هەیە کابرا ئەگەر ئیمکانەتی هەبی دەستە شارەکان هەیە خان لێرە فروشتێتی ڕۆیشتۆ لەبەرەوە زۆر هەیە نەگەوە ئەو وەرەقەی سپیە سپی خاوێنە هەر سێ وەرەقەکەی ئەو لە نزیکی مۆلیدەیە بەزانی ئێرە دەستشم لەگەڵ پیس بوو ئەدی ئەوە هەموو هەڵنامژن ئەسبابی سەرەتان وەخت خۆی کابرا عمری هەتا 100 ساڵی جغاری دەچێت چای بینەبوو ئێستا نەتانزانی ئەو هەیە ئێستا ناترسن ئەوەتان بینی ئەوە قەدریا خان بزانێ ئەمە لە تەنیشتی ماڵی ئەوە ئەم شەو دەڕوا اینجا ئەو بەبێ ئەوە بەبێ ئەمە دەغزەخت لە منەکە من خانەکە بفرۆشم بچینێ منطقەیەک پاک بێ بێ ئەوە ببینێ یەکجاریە بێ یەکجار دەبێ زووتر بڕۆن مەبەستم بوو بەهروزی کوڕی حەسەن ببینم دەبێ بچینە گەڕەکی فەرمانبەران کوڕێکی گەنج پڕ لە ئومێد لە نێو جلی ڕەشدا خۆیدا پۆشیوە وەزت باش ئێستا؟ وەڵی باشترم و چۆن باشتری ئێستا پێشتر چۆن بوو کە ئێستا باشتری؟ یعنی پێشتر ئەوها نەبووم بەس لەوەتی لە تووچیای هاتمەوە ئەو هەم لە هەموو قەڵب ناگواستەوە؟ گواستەوەی نییە سەدەست لێ بدەمیش نییە هیچ مشکلی نییە ئەتوانن بچینە ژوورەی زیاتر بتبینین؟ کەرم بکەم سەرەتا لە تویان شاردەوەوە نییە؟ سەرەتا شاردیانەوە پێیان نەگوتم باوکداگت زانیوان بەس دەستان هەموو قەڵب هەموو قەڵبمەوە بەڵێ تو ئاساییە ئێستا ینی فانێرەکەی خۆت بەغی بلوزەکەت بتبینێ ئاسایە داکی بەروز ئاساییە ئەوها کاری نەخۆشیەکە بوو هەمووی هۆکاری نەخۆشی ئەگەر لە ئەڵمانیا ئەو زیانە هەبێ ئەوێ باشە هەیە وتێت عیلاج لەوێ هەیە بەس فیزەمان نییە ئەگەر هاوکاریە یارمەتێکمان دەن بۆ من و باوکم فیزەوە گرین بزانین لەوێ عیلاجەکان چۆنە نوتۆنە هەیە ئەگە بچێت لەوێ هەیە بە تایبەتی لەوێ هەیە بۆ ئەم خوڕان و پیستان و پێستە بەڵە ئەنجامی پشکنینەکان هاتن 5 کەس بە سەلامەت دەرچوون پزیشکەکان هەندێک گومانیان لە سێ نەخۆش هەبوون هونەر و هیڤی کچی لە گوندی لاجان عەرەب حەسەن لە گوندی گردەسوور مام عەرەب باشی دڵچۆنی سەحات باشە دەبێ پشکنینی زیاتری خوێن و سونەر و تیشکی موگناتیسی بۆ ئەو سێ نەخۆشە ئەنجام بدەین هەروامان کرد سونەرەکەی باش بووە هیچ باش بووە زۆر باش بووە ئەم قۆرجی و هەمسکەیشی باش بووە چ مشکلەی نەبووە الحەمدولله ماماتی چما دێت شێ ماڵ نەخۆشی شتێکە خوا دەگاتە بە شەڕی دەگەی بە سێساکی خابرا گوتی زوو ئاگادارە بکرێەوە سەری بکەیت هونەر تۆفیق و هیڤی کچی دوای دڵنیابوونی 100% بە سەلامەت دەرچوون گەڕانەوە نێو کەس و کاری خۆیان
دکتۆرەکان داوای ڕوونکردنەوە و پشکنینی زیاتر بۆ عارەب حەسەن دەکەن چونکە هەم لە پشکنینی خوێنی و هەمیش لە تیشکەکان گومانێک دروست بووە دانەوێت تەواو دڵنیابن لە دۆخی تەندروستی دەبێت تیشکی MRI بۆ عارەب حەسەن بگرن 700 رسمي بۆ تۆ گرت 700 رسم 700 ئەرێ وەڵا دکتۆر وتی دەبێت 100% مشکلەکەی دڵنیابی باش ئەم جارە بەنابەدڵی هاتووە بوو نەخۆشخانە دکتۆرەکان بە ئاگاتر لەگەڵی دەجۆڵێن پشکنینی دڵ و هەناوی و دوازدەگرێ و پەنکریاسی بوو دەکەن دوای نیو کاژێر لە نێو پشکنینی تیشکی و دەرچوونی ئەنجامەکان گومانی ئەم جاری پزیشکان لە پەنکریاسە بۆ ئەوەی 100% دیار بێت دەبێت پرۆسەی نازۆری بۆ مام عەرەب بکرێت بس بفحصي زور زور بس موافقين قوي بنقول راسي بالنسبه هەندێک پشکنینی ڤایرۆسی و دۆخی تەندروستی دڵی مام عەرەبیان کرد پزیشکی بەنج ڕوونکردنەوەی تەندروستی دایە نەخۆشەکە هاوڵی مام عەرەب نەوەیەتی بریاری کوتایی لە دەستدا نەبوو ئیمزای بکات بۆ ئەنجامدانی نازۆر دکتۆر بە تەلەفۆن لەگەڵ کوڕی گەورەی مام عەرەب قسە دەکات ناوی ئەحمەدە ئەحمەد ڕازی نابێت بەنجی گشتی بوو باوکی دابنێن تاوەکو نازۆری بۆ بکەن زۆر باش زۆر باشە ئەتو دەزانیتم زۆر باشە نەوەی مام عەرەب ڕادەسپێژرێت بە ناوی هەموو خێزانەکەی ئیمزا دەکات کە نابێ نازۆر بۆ باپیری بکرێت دکتۆرەکان نەیانتوانی بریاری کوتایی لەسەر ناخۆشی مام عەرەب بدەن گرەیەکەی بە نەکراوەی مایەوە ئەم دیمەنانە لە 20/11/2024 ڕوودا و لە نێو شاری هەولێر توماریان کردووە ئێرە هەولێرە شارێکە هەر حەز دەکەی ببینی پاکی و تێکچوونی ژینگەکەی بەدەست مرۆڤەکانە دیمەنەکان پێمان دەڵێن ئەگەر ژیانمان خۆش بوێ دەتوانێت لە هەولێرێکی ئەوهادا بژین دکتۆر سارا نیزامەدین لە نەخۆشخانەی هیوا لە شاری سلێمانی دەڵێت مەرج نییە ئەوەی تووشی سەرەتان دەبێت گیانی لەدەست بدات هەر کە چوینە کلینیکەکەی نەخۆشێک هاتووە و ئەنجامی پشکنینێکی نوێی دەخاتە ڕوو هاتن بەنیازەوی کیمیایی وەرگرن باشە فەحسێکمان بۆ کرد فەحسەکە زۆر گران ئەم فەحسە پێمان ئەڵێ حاڵەتەکەی پێویست بە کیمیایی ئەگا یان نایکە بەس ئەگەر نەمان کردایە عیلاجی بەسیتر ئەگەر نەم کردایە فەحسەکە بە مەجبوری ئەبووە کوێرانە کیمیایەکی وەرگرتە جا بە عایلە مناڵەکانی خۆتان وتووە کاکە گیان باشی قوربانی وەڵاوە ئێستاش ئەو هەڤیدار بەرنامەی هەیە ئەوتی تەلەفۆنێکی بۆ بکەن وتیان تەلەفۆنیان بۆ بکەنەوە خەبەرەی بەنێ الحەمدوللا شکر لەخوا بە زیابێت ئەڵێ کیمیاەکە هیچ پێویست ناکەوە بە عیلاجێکی بەسیط نەجات هەبێت ئادایکە گیان بە قوربانم بژی سپاس لەخوا حەمد سەناوات زۆر زۆر لەعن نەخۆشیان گریانم باشە کاکە گیان باشە بە قۆڵ باشە بە ساقۆم دەی خال لەگەڵ باوەگیان باوکی لە تەلەفۆنەکەی نووسی بوو کاکە ڕێیان وتی هەموو ئیشێکی ماڵی ئەمە ئەوە ئەمیش کچێکم هەیە نووسی تایکی ئەمە شکوندەکان پێم ئەڵەن دایکی ماڵەکەیە من دایکی ماڵەکەی دیکتۆرەکان حەزەکەم ئەرێکیان الحەمدولله شاڵپان بوون ئینشاءالله هەروە دەخۆشەوە کەمەکەی ماوە سپاس بەخوای خوا لەشتان ساک بەخوای گەورە ئێوەی بۆ ئێمە کردە هۆکارێ بە قوربانم سپاس دەکەم